بەڕێز مامۆستا نەوزاد ئەوبەکر مامۆستای ئاینی لەسەر vê مشارەت دەتگەلمە بیتن ku li studiyê dêdgelme dabîtin mamosta newzad bixêr bê spas بۆ ئامادەبوونت ببوورە هەندێک دواکەوتین ئیتر باسی هاوکاریەکان و خەڵکی چەمچەماڵ و ئێش و ئازارەکانیان باسییان دەکرد زۆر بەخێر بێ مامۆستا نەوزاد سەرەتا باسی لافاوەکەی بکەین زۆر جار خەڵکێک دەرێت لافاو ئیتر سزادانی خوایە بوو بەندەکانی ئایا ئەم لافاوە سزادانی خوایە بۆ بەندەکانی یاخود تاقیکردنەوەیەکی ئیمانیە بۆ بەندەکانی تر کارەساتێکی سروشتی بەم شێوەیە ڕوودەداتن بەندەکان لەم نێوەندەدا چۆن مامەڵە بکەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سرتا سلااو لە جەنابتان و تەواوی بینەران و دەستخۆشی لە هەموو ئەوانە دەکەم کە لەو کارەساتە سروشتیەی بەسەر چەمچەماڵ و تەچێ و شۆڕش داهات هاوکاریان کرد لەسەر ئاستی تاک خێزان ڕێکخراوە خێرخوازیەکان تەواوی دەستگا و موسسەکان بەڕاستی ئەوە مایەی دڵناخۆشیە ئەو کارەساتە بەڵام ئەو ڕۆحی تەعاونە مایەی دڵخۆشیە لە هەمومان بەڕاستی ئەوە نیشانەی زیندووبوونی ئەو کۆمەلگایەیە کە الحەمدلله کەلتوری هاوکاری و تەعاون لە ناویدا مایتەوە سەبارەت بە ڕووداوە کارەساتبارەکان ئەوجە بوومە لەرزەیە یان لافاوە یان هەر کارەساتێکیکەیە ئەوانە هیچ کاتێک بە دیاریکراوی غەزەبی خوانین لە بۆ سەربەندەکان مەگەر ئەو کارەساتانەی کە لە قورئاندا ناویان هاتووە و دیاری کراینە ئەوانە غەزەبن بەڵام ئێستا کارەساتێک بەسەر ئەو کۆمەلگای ئینسانیەتی ئێستا دادێ ئێمە نازانین ئەوە غەزەبە لە خۆمانەوە بڵێن غەزەبە نابێ بە تایبەت لەسەر میلەتێکی مسلمانی مەزلومی فەقیری وەک ئەوانەی چەمچەماڵ گوناحمان دەگاتێ بڵێن ئەوە غەزەبی خوایە نەخێر ئیمتیحانێکە وەکو ئینسان نەخۆش دەکەوێت ئیمتیحانە و نەخۆشیەکی بەسەردادێ ئەوش بەشێکە لە تاقیکردنەوەی خوایی ئینشاءالله خوا دەرکەی خێریان لێ بکات دەست خۆش هەر پێم خۆش بە ئەو ڕوونکردنەوە بدرێتن چونکە خەڵکێک بە شێوەیەکی تر لێک دەدرێتەوە بۆیە چونکە خەڵکێکی موسڵمانی خواپەرستی وەکو کورد بە تایبەتی خەڵکی چەمچەماڵ و تەکیا و شۆڕەش کە خەڵکی متەدەینن بەردەوام ئەهلی مزگەوت خۆ دیارە لافاوەکە چوتە ناو مزگەوتەکانیش ڕاستەکەی قوتابخانەکانیش یعنی بە شێوەیەکی گشتی لۆیە ئەوە ئیمتیحانە و ئیمتیحانە لە بۆ ئەوان و ئیمتیحانیشە لە بۆ ئێمەش ئاگامان لێیان بی زۆر باشە جەنابەت لە سەرەتای قسەکانت باسی دووسەرەت کرد ئەم کارەساتە لەلایەک گوت دڵناخۆشیەکە لەبەر ئەوەی کارەساتێکی تر خەڵکێک بوویتە قوربانی و خەڵکێک زەرەر و زیانێکی زۆری پێکەوتووە لە هەمان کاتیشدا ئیتر دەبینی ڕوحیەتێکی زۆر جوانی هاوکاری لە ناو خەڵک دروست بووە لە ڕووی شەرعەوە چۆن باسی ڕوحیەتی هاوکاریکردنی برا مسلمانەکان یاخۆت خەڵکەکە کۆمەڵگەکە دەکاتە ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوەیەکی گشتی هانی مسلمانان دەدا کە هاوکاری و تەعاون بکەن لە بۆ دەوروبەری خۆیان نابێ بەس بۆ خۆی بژیە دەبێ سوودی قازانجی لە بۆ دەوروبەریشی هەبێ لۆی ئەفەرمێ المؤمن كالغيث أينما وقع نفعه مسلمان لە هەر جەیەک بوو لە هەر پلەپایە و پێگەیەک بوو لازمە سوودی دەوروبەری هەبێ بە تایبەت ئەو کەسەی کە لە کاتێکدا پێویستی بەتووە ئەگەر هاوکاری نەکەی گوناحە دەگاتی چونکە ئاەتی قورئان سەراحەت دەفەرمێ وتعاونوا ئەوە یعنی هەر کەسێک هەی بیتن ئێستا ئەم دیمەنانە ببینیتن کە خەڵکێک پێویستی بە هاوکاریە ماڵ و بتوانێت بیکە نەیکات گوناحبارە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثی قودسی ئەفەرمێ خودای پەروەردگار گلەیی دەکا ئەڵێ عەبدەکە ئەمن برسی بووم لۆ نەهاتی تێرم کەی ئەفەرمێ خودایە ئەتو ڕەب العالەمینی برسی نابێ ئەی دەفەرمێ نەتزانی فلانە کەس ئاگاداری بووی برسی بووی ئەگەر بڕۆیشت بە ئەوە تێر کرد بە ئەوە ئەمنت لەوێ دەدیتەوە کەوا بوو سەرکۆنەمان دەکا عیتابمان لێ دەگری خوای پەروەردگار کاتەکە ئەوان لە ناخۆشیدان و ئێمەش لە خۆشیدا ئەوانمان لەبیر نەبێ دەبێت دوعایان لە بۆ بکەین دەعمیان بکەین چاوەدێری بەم بکەین ئاگامان لێیان بێ بەلای کەم یعنی خەڵک تەشجیعکەین بەس الحەمدلله جێی دەستخۆشیە بە تایبەت لە بۆ شاری هەولێر یعنی لە ناو ماڵە گەرمەکان خەڵک سەرمای چەمچەماڵیان لەبیر نەچوو یعنی ئەو هەموو هاوکاری و تەعاون و بەڕاستی یعنی لە ڕووی جوغرافی چەمچەماڵ لە ئێمە زۆر دوورە بەڵام ئەوە جێی دڵخۆشیە خەڵکی هەولێر ئەو ڕۆحی تەعاونیەی لە ناودا هەیە
و ئەو هەموو يعني هاوکاری مامۆستا گرنگ نییە خەڵکێک بچێت بە پارە بەشداری بکات یاخود بە ماڵی خۆی بەشداری بکاتن وەکو جەنابەت فەرمووت ئەگەر ماڵیشی نەبێ بەڵام بە قسە بە دوعا بە تەشجیعکردن ئەمانەش هەموو دەبنە بابی خێر بۆ ئەو کەسانە هیچ کەسێک نەڕوا لە ڕێیەکدا بڵێ ئەوجا ئەوان پێویستیان بە ئێمە نییە ئەمە نازانم چی خەڵکی سار نەکەنەوە لەو هاوکاری لازمە هەمومان بە دەستمان بە زمانمان بە دڵمان پشتیوانی لەو برا خوشکە لێ قەوماوانەی چەمسەماڵ و تەچێ و شەڕش و ئەو لێ قەوماوانە بکەین بەڕاستی چونکە ئەو ڕۆکە ئەوان لێیان قەومای ڕەنگ بێ سبەینی ئێمە لێمان بقەومی لۆیە قورئانە فەرمێ وتعاونوا على البر والتقوى بڕۆن تەعاونی یەک بکەن پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم مسلمان لەبۆ مسلمانی دەبی کەلیەدەینی تەغسیل إحداهما الأخرى وچی دوو دەستان وابن ئەو دوو دەستە هاوکاری یەک بکەن ئاگایان لێکتر بی چونکە ئەو تەعاونیە لەو دەمەی گەورەترە لە عیبادەتی حەج بە بەڵگەی ئەوەی زۆرێک لە پیاوچاکان و عاریفان و خواناسان هەندێک پارەیان دانایە پێ بڕۆنە حەج دوای بینیانە خەڵکی لێ قەوماو هەیە ئەو پارەیان دایە بە لێ قەوماوەکە خەڵک بینیانە لە خەودا خوا حەجی بە قسمت کردی يعني بەبێ ئەوەی ڕۆیش بێتە حەج حەجەکەشی مسۆگەر کردیە ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لە ناو تەوافێ بەیتێدا بوو ئیحرامی بەستا بوو لەوەی عومرەی بکە ئەفەرمێ لەوێدا یەک هات گوتی یا ئیمام پیاوێک هەیە لێ قەوماوە ئیشی بە جەنابتە ڕەنگ بێ بەتوو بکرێ ئەویش یەکسەر وازی لە تەوافەکەی هینا و ئیحرامەکەی داکەن و جلو بەرجی خۆی لەبەر کردوتی با بڕۆین گوتی پێیان گۆ یا ئیمام خۆ نەمانگوت یەکسەر عمرەکە تەواو کە ئەو جەبا بڕۆین گوتی لە باپیرەم گوێ لێ بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسەک محتاج بوو داوای لە جەنابەت کرد بچی هاوکاری بی ئەگەر چووی ئیشەکەت پێکرا خێری دوو عمرە لۆ دەنووسرێ ئیشەکەت پێ نەکرا خێری عمرەیەکەتە لۆ دەنووسرێ ئێکەوا بوو ئێستا من داوا دەکەم ئەوەی بەتەمایە ئێستا بچتە عمرە دەکرێ ئەگەر جاری دیکە زۆر چوتە عمرەی ئەو ساڵەکە بانەستە عمرەی پارەی عمرەکەی بدا بەو لێ قەوماوەی ئەجری دوو عمرەی لە بۆ دەنووسرێ بەبێ ئەوەی ئەو ڕێ دوور و درێژش ببڕێ لۆی گرینگە ئەمە ڕوحی هاوکاری و تعاون لە بینی خۆمان زۆر باشە مامۆستا جەنابەت لەوانە شارازەیەکی باش لە ئەدیانەکانی تریشت هەبێتن جگە لە دینی مسلمانان لە ئیسلام کە زۆر باسی هاوکاری و خێر و خێرات دەکاتن و هاوکاری برای خۆت بێ خوشکی خۆت بێ لە کاتی کارەسات و لێ قەومان لە دینەکانی تریش بە هەمان ئاوایی لە مەسیحیەتە لە یزیدیەتە لە یەهودیەتە هەمووان دینەکانی تریش ئەو بابەتی هاوکاریکردن هەیە ینی گیانی هاوکاریکردن هەر لە ئەسڵدا دین لۆ ئەوەیە خەڵکەکان وەک بینتەوە بیان کاتە دەستکەر ئێستا مەبەستی من ئەو بە ئەو مەسجە یعنی لە ئێستایە کە ئەم دەرفەتە دروست بووە خوا بە گەورەی خۆی باسی ئەم هاوکاریانە دەکات کە جەنابەت ئێستا ئەو نمونەیەت هێناوە لەسەر بابەتەوە ئەگەر پارەت هەبی بچی بۆ عمرە ئەمە خێرترە ئەگەر بچی بۆ حەج ئەمە خێرترە ئێستا جەنابەت لە ڕووی شەرعەوە چ مەسجێک بەوانە دەگەیەنی ئەو هاوڵاتیانە کە ئێستا وەزعی چەمچەماڵ بەم شێوەیە دەبێنن وەزعی تەکیا و شۆڕەش بەم شێوەیە دەبێنن هەیانە و نایبەخشن وڵایدی فرسەتەکە ئەگەر لەبەر دینداری بێ فرسەتێکی قیامەتی گەورەیە لە دەست خۆیانی نەدەن ئەگەر لەبەر کوردایەتی و نیشتیمان پەروەری بێ فرسەتێکی گەورەی مێژوویە لە دەست خۆیان نەدەن زۆرێک هەیە خۆی ناوی خۆی دەخاتە ناو مێژوو لەو فرسەتەدا لە خۆی شت دەکایە ئەگەر لەبەر ئینسانیەت بێ ئەوە بەڕاستی دیسان فرسەتێکی گەورەیە گرنگ ئەوەیە ئەو هەڵە لە بۆمان ڕەخسایە لەوانەیە جارێکی کە ئەتوو بتوانی ئەو چاکە و خێر و پیاوەتی بکەیت بەڵام کەسێک نەبێت لێت وەرگری ئێستا فرسەتێکە منداڵێکی سەرما بەرگ دەکەی خانوێکی ڕووخای ڕاست دەکەیەوە بەڕاستی ئەوە شتێکی گەورەیە اینجا شتێکی کە بڵێن مامۆستا عەباس دەکرێت ئەمە بڵێن لەو ئانوساتەدا مامۆستایانی ئاینی پێویستە فتوایەک بدەن یەکێتی زانایان لێژنەی فتواوە ئیوانە بەڵام وەکو شەرع دروستە ئەوانەی دوای دوو مانجیکە لە ڕەمەزانێ بەتەمان زەکاتی بدەن ئێستا زەکاتی خۆیان پێش بێخن هەرویستم ئەو پرسیارە بکەم وەڵی مامۆستا وتم ئێمە بەرەو ڕەمەزان دەچین لە ڕەمەزاناش وا عادەتە کە خەڵک زەکاتی خۆی دەداتن ئێستا دەکرێتن خەڵک ئەو زەکاتی بە پێش بێخیتن ئەوە پێی دەگوترێت تەعجیلی زەکات پێشخستنی زەکات پێشخستنی زەکات لە شەرعدا زۆر دروستە بەڵکو هەندێک جاران پێویستتریشە خێرەکەی زیاترە لەبەرچە لەوانەیە لە ڕەمەزان ئەو کابرای پێویستی بپێت نەمابێت بەڵام ئێستا کابرا خانوەکەی ڕووخایە ئەو پارەی داد نابی دەیە زەکات ئێستا بڕۆ خانوەکەی لە بۆ
چاکەوە خێرەکەی زیاترە ئینشاءالله زەکاتەکەشی لەسەر لا دەچێت. دەستخۆش بیتن جەزاک الله خەیرە مامۆستا گەلێک سوپاس مامۆستا نەوزاد ئەبوبەکر مامۆستای ئاینی کولستودێت گەلمە بوو گەلێکی سوپاس بوو ئابوشکاریان جەناب دەستخۆشی لە جەنابیشتان کە ئەو احتیمامات بەو ڕوحی تەعاونیە دەدەن بەڕاستی ئەم داوا دەکەم ئیعلام و ڕاگەیاندن دایمەن وا بکا کۆمەلگای کوردی وێک بینتەوە دوور لە شارچێتی و حزبایەتی و سیاسی هەمووان بینەوە باریەک لە ئەوەی هەموو کوردەك لەو سەری دنیا تا ئەو سەری دنیا هەست بکا بەڕاستی هەموو برایەکی دەستخۆش بیتن زۆر زۆر سوپاس هەر بشید مامۆستا سەرکەوتوبی نمونەتان زۆر بێ.